لە چەند بۆنەیەکدا جەنەرال جۆرج ئێس پاتۆن فەرماندەی سەربازی سوپای ئەمریکا لە جەنگی جیهانی دووەمدا دەیوت ئەمریکیەکان کەسانی سەرکەوتویان خۆش دەوێت و حەز لە شکست ناکەن. هەروەها ساڵی 1944 وتبووی وڵاتەکەی هیچ جەنگێکی نەدۆڕاندووە و نایشی دۆڕێنێت. بەڵام دواتر جەنگی ڤێتنام بووە ئەو جەنگەی کە هاوکێشەکەی پێچەوانە کردەوە و ئەمریکیەکان باجی گیانی و دارایی و معنەوی زۆریان لە پێناویدا بەخشی و بە دۆڕاوی لێی دەرچوون. جەنگەکەش بە ئەفسانەی جوتیارانی برنج کە بەهێزترین دەوڵەتیان لە جیهاندا بەزان ناو دەبرێت. ڤێتنام جوگرافیاکەی وای کردبوو لە نێوان بەرداشی زلهێزەکاندا بێت، بەڵام گەلەکەی کە بە هەستی نیشتیمانی بارگاوی بوو ڕەتی کردەوە لە ژێر داگیرکاریدا بن و هەموو ڕێگەیەکی خەباتیان گرتە بەر بۆ دەرکردنی دوژمن. لەو نێوەندەدا هۆچی مینا ئەو پیاوەی کە بزوتنەوەیکی چەکداری بۆ بەرەنگاربوونەوەی دوژمن پێشێنابوو توانی گەلەکەی ئامادە بکات بۆ چوونە ناوێکیەک لە جەنگە خوێناویەکانی مێژوو، ئەوەش لە پێناو بەدەستهێنانی ئازادی و یەگرتنەوەی هەردوو بەشی خاکی ڤێتنام. هەر بۆیە پاساوی ڤێتنامیەکان زۆر لە پاساوی ئەمریکیەکان زیاتر بوو کە تەنها مەترسیان لە هەڵکشانی هەژمونی بیری کۆمۆنیزم بوو. لە نێو ڕووداوە مەزنەکانی جیهان لە سەدەی ڕابردوودا تا ئێستا چیرۆکی یەگرتنەوەی خاکی ڤێتنام یەکێکە لە دیارترین وێزگەکانی جەنگ لە نیوەی دووەمی سەدەی بیستەمدا. درێژترینیش بوو بۆ هێزەکانی ئەمریکا کە لە کۆتاییدا ناچار کرا ئەو وڵاتە جێهێڵێت وێڕای ئەو هێزە زەبەلاحی لە پشتەوەی زەریاکانەوە هێنابووی بۆ ڕاگرتنی زیاتری کشانی بیری کۆمۆنیزم لە کیشوەری ئاسیادا. بەر لە جەنگی نێوان ئەمریکا و ڤێتنام گەلی ڤێتنام بۆ ماوەی نزیکەی 6 ساڵ لە ژێرداگیرکاری فەڕەنسادا بوو، کاتێکی ژاپۆنیەکان لە سەرەتاکانی جەنگی جیهانی دووەمدا بەشێک لە خاکی ئەو وڵاتەیان داگیر کرد لە بری داگیرکاریەک دووچاری دوو داگیرکەربوونەوە. لەو هەلو مەرجەشدا سەرکردەی کۆمۆنیزمی ڤێتنام هۆچی مێنا لە دوای 30 ساڵ گەشتکردنی بە جیهاندا گەڕایەوە وڵاتەکەی و لە ئەشکەوتێکی باکووری ڤێتنام هاوپەیمانەتی سربەخۆیی ڤێتنامی لە نێوان گروپە کۆمۆنیستونەتەوەیەکان پێگێنا، ناسراو بە ڤێتمێن کە ئامانجی ڕزگارکردنی گەلی ڤێتنام بوو لە داگیرکەری فەڕەنسی و ژاپۆنی. دوای شکستی ژاپۆنیەکان لە کۆتایی دووەم جەنگی جیهانی و شانەوەی سوپاکەیان وڵاتەکە بۆ ئیمبراتۆر باودای جێما تا دەسەڵات بگرێتە دەست. بەڵام ئیمبراتۆر خۆی لە بەردەم ڤێتمێن دابینیەوە و هۆچێمێنا ڕابەری کۆمۆنیستی ڤێتنامیەکان لەو ساتەدا بە دەرفەتی زانی دەستبرێت بەسەر شاری هانۆی لە باکوور و تیایدا کۆماری دیموکراتی ڤێتنام بە سەرۆکایەتی خۆی لە 2 ئەیلولی 1945دا بمەزرێنێت و ئیمبراتۆر ناچار بەدەست لە کارکێشانەوە بکات. لەگەڵ ئەوەشدا فەڕەنسیەکان ئامادە نەبوون بە ئاسانی دەستبەرداری ئەو وڵاتە بن و لە پێناویدا جەنگان و هەوڵیاندا کۆنتڕۆڵی باشووری ڤێتنام و شاری هانۆی بکەنەوە، ئەوەش لە ڕێگەی پشگیریکردن لە ئیمبراتۆر باودای و پێکەنانی دەوڵەتی ڤێتنامی باشوور. بەوەش دۆخی خوڵقا کە تیایدا جیاوازی ئایدۆلۆژی دروست بوو لە نێوان ئەوەی هۆچێمێنە و لایەنگرەکانی هەوڵیان بۆ دەدا لە پێکهێنانی دەوڵەتێکی کۆمۆنیستی یەکگرت و لەگەڵ خواستی ئیمبراتۆر باودای بۆ پێکهێنانی دەوڵەتێک کە پەیوەندی ئابووری و ڕۆشنبیری پتەوی لەگەڵ ڕۆژئاوادا هەبێت. هەرچۆنێک بێت فەڕەنسا لە کۆتایی ساڵی 1945 و سەرەتای 1946دا ڤێتنامی داگیر کرد و لەگەڵیدا کۆتایی بە خەونی شۆڕژگەرەکان هێنا بەگرتنە دەستی دەسەڵاتی وڵاتەکەیان. لەگەڵ دروستبوونی ئەو هەلو مەرجەیش ڤێتنامیەکانی باکوور لە کۆتایی 1946دا شەڕێکی درێژخایەنیان دژ بە فەڕەنسیەکان بەرپا کرد کە ماوەی 8 ساڵی خایاند. فەڕەنسا هەوڵی دەدا ئەمریکیەکان لە جەنگەکەیدا پاڵپشتی بکات و لەو پێناوەشدا زانیاری هەواڵگری سەربازی لە باری ژاپۆنیەکانەوە لە کاتی دووەم جەنگی جیهانیدا پێشکەش بە سوپای ئەمریکا دەکرد. لەو کاتەشدا حکوومەتی واشنگتن هەموو توانایەکی خستبووە گەڕ بۆ جەنگی سارد و ڕێگرتن لە تەشەنەکردنی ئایدۆلۆژیای کۆمۆنیزم. تا دەهات ئەو ترسەی ئەمریکاش زیاد دەبوو بەهۆی بیردۆزەی دۆمینۆ کە باسی لەوە دەکرد ئەگەر تاکە وڵاتێک لە باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا بکەوێتە داوی کۆمۆنیزمەوە ئەوە وڵاتەکانی تری چواردەوری لە نزیکترین کادا دەچنە ناویەوە. هەر بۆیە ئەمریکا بڕیاریدا یارمەتی فەڕەنسا بدات. لەگەڵ ئەوەشدا فەڕەنسا زەبری توندی بەردەکەوت کە دوایینیان شەڕی دیان بیان فۆ بوو لە ئایاری 1954 و تیایدا فەڕەنسا شکستی هێنا و زیانی ژیانی زۆری پێگەشت و لە ڕووی کردارەوە کۆتایی بە داگیرکاری فەڕەنسا هێنرا. هەر لەگەڵ کشانەوەی هێزەکانی فەڕەنساش لە ڤێتنام دەست بەجێ ئەمریکا یارمەتی سەربازی پێشکەش بە حکوومەتی سایگۆن کرد.
لە تەمموزی 1954 واژۆ لەسەر ڕێککەوتنی ژنێڤ کرا بۆ کۆتایی هێنان بە شێوەیەکی فەرمی بە جەنگی نێوان فەڕەنسا و ڤێتنام کە تیایدا نیۆنەری هەریەک لە ڤێتنام و فەڕەنسا و بەریتانیا و یەکێتی سۆڤێت و چین و ئەمریکا و لاوس و کەمبۆدیا ئامادە بوون. بەڵام بۆ پێی ئەمریکا و حکوومەتی سایگۆن کە سەر بە واشنتۆنە واژۆیان لەسەر ڕێککەوتنەکە نەکرد، ئەنجامی ڕێککەوتنەکە ئەوە بوو ڤێتنام لەسەر هێڵی پانی حەفدا کرا بە دوو بەشەوە، ئەوانیش ڤێتنامی باکوور و ڤێتنامی باشوور بوون. یەکێکی تر لە بڕیارەکانی ڕێککەوتنەکە ئەنجامدانی هەڵبژاردن بوو بۆ یەکگرتنەوەی هەردوو بەشەکە لە ساڵی 1956دا. بەڵام ئەمریکا ئەنجامدانی هەڵبژارنەکەی ڕەت کردەوە لە ترسی ئەوەی کۆمەنیستەکان سەرکەوتن تایەدا بەدەست بهێن و ئەو وڵاتیان لەدەست بچێت. هەر بۆیە هەڵبژارنەکە تەنیا لە بەشی باشوور بەڕێوەچوو بە یارمەتی ئەمریکا. دواتر هۆچێمێنا لەگەڵ سەرکردەکەی باشوور ڕێکەوت لەسەر یەکگرتنەوەیان. بەڵام ئەمریکا بە توندی بەڕێنگاری بووە چونکە پێی وابوو یەکگرتنەوەی هەردوو بەشەکەی ڤێتنام هەژمونی کۆمۆنیزم لە ناوچەکە بەهێزتر دەکات. لەو چوارچێوەیەدا دوایت ئایزنهاوەر سەرۆکی ئەو کاتی ئەمریکا لە تشرینی یەکەمی 1954 کۆمەکی کۆماری ڤێتنامی باشووری کرد و لەگەڵیشیدا ژمارەیەک ڕاوێژکاری سەربازی ئەمریکا لە شۆڵاتی 1955 ڕەوانەی ئەو وڵاتە کرا بە مەبەستی مەشق پێکردنی سەربازەکانی ئەو بەشەی ڤێتنام. بە پێی سەرچاوە مێژوویە بەڵگەدارەکان بارودۆخەکە تا داهات بەرەو ئاڵۆزی زیاتر دەچوو. ئەوەش دوای هەڵوەشانەوەی سیستەمی ئیمپراتۆری و پێکێنانی یەکەم حکوومەتی هەڵبژێردراو لە ڤێتنامی باشوور لە تشرینی یەکەمی 1955دا بە سەرۆکایەتی نگۆ دینە دیێم کە ئەنجامدانی هەر جۆرە ڕفراندۆمێکی ڕەت کردەوە ببێتە هۆی یەخستنەوەی هەردوو بەشەکەی ڤێتنام. پاساویش ئەوە بوو دانیشتوانی بەشی باکوور ئازاد نین. لە بەرامبەریشدا حکوومەتی ڤێتنامی باکوور بە سەرۆکایەتی هۆچێمێنا پێداگری دەکرد لەسەر یەخستنەوەی هەردوو بەشەکە. ساڵی 1957 ڤیت کۆنگ و لایەنگرانی دەستیان کرد بە فشارخستنە سەر ڕژێمی سایگۆن لە ڕێگەی هێرشکردنە سەر بەرپرسە حکوومیەکان. بەرەی ڤیت کۆنگ بەرەیەکی نیشتیمانی بوو بۆ ئازادی باشووری ڤێتنام کە ساڵی 1954 دەرکەوت و سەرەتای چالاکیەکانی لە باشووری ڤێتنام دژ بە حکوومەتی نگۆ دینە دیێم دەستی پێکرد و دواتر حکوومەتی کۆمۆنیزمی ڤێتنامی باکوور پاڵپشتی لێ دەکرد و ئەرکی جەنگی دژ بە ئەمریکا و حکوومەتی سایگۆنی گرتە ئەستۆ. هاوکات لیژنەی نێودەوڵەتی ڕاستپێدراو بە چاودێریکردنی ڕێکەوتنەکەی ژنێڤ لە نێوان هەردوو لایەنی ناکۆک ڕایگەیاند بە بەردەوامی ڕێکەوتنەکە سەبارەت بە سنوورەکان پێشێل دەکرێت. ئەوەش دوای ئەوەی ڤێتنامی باکوور کۆمەنیستە شۆڕژگەرەکانی باشووری هاندەدا چالاکی لەسەر سنووری هێڵی جیاکەرەوە ئەنجام بدەن. دۆخەکەش نگۆ دیێنە دیێم سەرۆکی ڤێتنامی باشووری ناشار کرد حاڵەتی بارینە ئاسایی ڕابگەێنێت. ململانیەکەش زیاتر پەرەیسەند. کاتێک گەشتە ئەو ڕادەی حیزبی کۆمەنیستی دەسەڵاتدار لە باکوور بڕیاریدا کۆمەکی سەربازی و دارایی شۆڕژگەرە کۆمەنیستەکانی باشوور بکات. هەر بۆیە ئەوەش سەرۆکی ڤێتنامی باشووری ناچار کردبوو حاڵەتی بارینە ئاسایی ڕابگەێنێت. لەو نێوەندەدا ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا پشگیری تەواوی بۆ حکوومەتی سایگۆن دووپات دەکردەوە. لەوە زیاتریش سەرۆک جۆن کینیدی ساڵی 1961 بەڵێننامێکی دۆستایەتی و هاوکاری ئابووری لە نێوان وڵاتەکەی و ڤێتنامی باشوور واژۆ کرد. لە مانگی 12 هەمان ساڵ جۆن کینیدی بڕیاریدا لە ڕووی ئابووری و سەربازیەوە یارمەتی بدات و بۆ ئەمە بەسش پێشەنگی سوپای ئەمریکا کە سەرەتا 400 سەرباز بوو گەشتە ڤێتنامی باشوور. ساڵی دواتری ژماری سەربازەکان گەیەندرایە 11,000. هەروەها لە مانگی 1962 فەرماندەیی سوپای ئەمریکا لە سایگۆنی پایتەخت پێکهێنرا و دەستی کرد بە دوورخستنەوەی شۆڕژگەرانی بەرەی ڤیت کۆنگ. ئەوەش بۆ بنیادنانی ژمارەیە گوند بۆ ئەو جوتیارانەی سەر بە حکوومەتن لەو ناوچانی شۆڕژگەرە کۆمەنیستەکان تیایەندا چالاک بوون. هەرچۆنێک بێت سیاسەتەکانی نگۆ دینە دیێم نەیتوانی ماڵی ناوخۆی باشووری ڤێتنام ڕێک بخاتەوە و سیاسەتمەدارە لیبراڵەکان ڕەخنیان لە شێوازی دەسەڵاتە دیکتاتۆریەکەی دەگرت. هەر بۆیە لە تشرینی دووەمی 1963 لەلایەن ژمارەیەک ژەنەراڵەوە کوتەدای بەسەردا کرا و لە بارودۆخێکی تەمومژاویدا لەگەڵ براکەیدا کوژران
کە زۆرێک لە مێژوونووسان پێیان وایە ئەمریکا دەستی تیایدا هەبوو. دوای کودەتاکە و بۆ ماوەی ساڵ و نیوێک سایگۆن 10 حکوومەتی تری یەک لە دوایەکی بەخۆوە بینی کە هیچ کامیان نەیتوانی دەسەڵاتی جێگیر ببێت، بە تایبەتی لە بواری سەربازیدا. هەر بۆیە شۆڕژگەرە کۆمەنیستەکان کە ڤێتنامی باکوور پشگیریان لێ دەکرد دۆخە ناجگیرەکەیان بە هەلزانی تا گورزی یەک لە دوای یەک بۆ لاوازکردنی حکوومەتەکانی سایگۆن بۆشێنن کە لە بنەڕەتدا لاواز بوو. جگەلەوە شوێن کەوتوانی ئاینی بوزی بێزار بوون لە دەسەڵاتی کاتۆلیکیەکان و پێیان وابوو دەبێت حکوومەتێکی بوزی وڵاتەکەیان بەڕێوە ببات. بۆ ڕوبەڕووبوونەوەی سوپای ئەمریکاش هۆچێمێنا تەکنیکێکی سەربازی نوێ و بێوێنەی پێڕەو دەکرد. ئەویش ڕێگەیەک بوو کە ناوی خۆی لێنرا و بریتی بوو لە تۆڕێکی بەرفراوان لە ڕێگاوبانی تەسک و بچووک لەگەڵ ژمارەیەک تونێل بە درێژایی زیاتر لە 20,000 کیلۆمەتر کە بەشێکی بە خاکی لاوزدا تێپەڕدەبوو. بەشێک لە تۆڕی ڕێگاوبان و تونێلەکان بۆ چاوەشە پێکردنی سەربازە ئەمریکیەکان بەکاردەهات و ئەوی تریشی بۆ خۆ حەشاردان و گواستنەوەی کۆمەک و چەک بۆ شۆڕژگەرەکانی باشوور بەکاردەهێنران. لە کۆتایی ساڵی 1964 لیندۆن جۆنسۆن سەرۆکی ئەو کاتی ئەمریکا ڕایگەیاند 2 کەشتی گەلی سەربازیان بە ناوەکانی مادۆس و سیتێرنەر دووچاری هێرشی هێزەکانی بەرەی نیشتیمانی ئازادی باشووری ڤێتنام ڤیت کۆنگ بوونەتەوە لە کەنداوی تۆنکین نزیک کەنەراوەکانی ڤێتنامی باکوور. ئەوەش تا ئێستا جێگەی گومانی هەندێک لە ئەمریکیەکانە و پێیان وایە لە بنەڕەتدا هێرشێکی لەو جۆرە ڕووی نەداوە و تەنیا پاساوێک بوو بۆ بەرپاکردنی جەنگ دژ بە حکوومەتی هۆچێمینە لە باکوور. دوای ڕووداوەکەش جۆنسۆن داوای لە کۆنگرێسی وڵاتەکەی کرد دەسەڵاتی بداتێ بۆ بەپەرژدانەوەی هێرشەکان دژ بە هێزەکانیان کە بووە سەرەتایەک بۆ تێوەگلانی واشنگتن لە زۆنگاوی ڤێتنام کە دواتر بووە درێژترین جەنگ لە مێژوویدا. لە سەرەتای جەنگەکە پشگیری زۆرینەی ئەمریکیەکانی بەدەستهێنا، بەڵام بە تێپەڕبوونی کات و زیادبوونی ژماری قوربانیەکان تێڕوانینی هاوڵاتیانی ئەمریکی بەرەو دژبوون دەڕۆشت. لەو جەنگەدا هەرێک لە شۆڕژگەرانی ڤیت کۆنگ و یەکێتی سۆڤێت و چین پشگیریان لە حکوومەتی ڤێتنامی باکوور دەکرد. لە کاتێکدا ڤێتنامی باشوور لەگەڵ ئەمریکا و کۆریای باشوور و تایلەند و ئوسترالیا و نیوزیلەندا و فلیپین هاوپەیمان بوو. لە شوباتی 1965ەوە ئەمریکا هێرشە ئاسمانەکانی بۆ سەر باکوور چڕتر کردەوە و لە 6 ئازاریشدا بۆ یەکەم جار هێزی دەریایی ئەمریکا لە باشووری کەنەراوەکانی دانانگ لە ڤێتنامی باکوور جێگیر بوو. بە دوایشیدا تا دەهات ژماری سەربازە ئەمریکیەکان زیاتر دەبوو بە شێوەیە تا کۆتایی ساڵی 1965 گەشت بووە نزیکەی 200,000 سەرباز. لەو ساتەشدا واشنگتن فشاری زیاتری دەخستە سەر حکوومەتی هانۆی تا چیتر پشگیری دارایی و سەربازی شۆڕژگەرە کۆمونیستەکانی باشوور نەکات، بەڵام بەڕەتکردنەوە وەڵام درایەوە. هەر بۆیە ئەمریکا لە هێرش و بۆردومانەکانی بەردەوام بوو. لەو نێوەندەشدا وەزارەتی بەرگری ئەمریکا پینتاگۆن بە لیندۆن جۆنسۆنی ڕاگەیاند کە ئەگەر دەیەوێت ئۆپراسیۆنە سەربازیەکانی لە ڤێتنام سەرکەوتوو بێت ئەوا دەبێت ژماری هێزەکانی لەوێ بۆ 400,000 سەرباز زیاد بکات. ئەمریکا هیچ نەما بەکاری نەهێنێت بۆ فشارخستنە سەر هانۆی وەک کۆکردنەوەی زۆرە ملەی دانیشتوان و پاکتاوکردنی یاخی بۆ کۆمەنیستەکان لە گوندەکانی باشوور و بەکارهێنانی فڕۆکەی B-52 بۆ لە ناوبردننی ڕوبەرە سەوزایەکان کە شۆڕژگەڕەکان خۆیان تیایدا حەشار دەدا، بە تایبەتی لە هێڵی پانی نێوان 17 و 20. بەڵام لەگەڵ ئەوەشدا هەڵمەتە تۆقێنەرەکانی ئەمریکا و چەکە سەربازیە پێشکەوتوەکانی لە ورەی شۆڕژگەرە ڤێتنامەکانی کەم نەکردەوە کە لە گوند و ناوەندەکانی بەرهەمی کشت و کاڵی بڵاو ببوونەوە و بەرگریان دەکرد. تەنانەت ئەمریکا لە دوای چەندین هەوڵ نەیتوانی ڕێگەی هۆچێمێنە ببڕێت کە لێوەی کۆمەکی سەربازی هانۆی پیایدا تێپەڕدەبوو بۆ شۆڕژگەرەکانی باشوور. لە ماوەی جەنگی ڤێتنامدا شەڕەکان لە دارستانەکانی چیاغاندا دەکران. ئەوەش استراتیژیەکی شۆڕژگەرەکان بوو کە لەگەڵ هەلومەرجی سروشتی و کەش و هەوای سەختدا گونجاو بوون. لە تشرینی یەکەمی 1966 نوێنەرانی ئەمریکا و هاوپەیمانەکانی کە سەربازیان بەشداری جەنگەکەیان دەکرد و بریتی بوون لە ئوسترالیا و نیوزیلەندا و تایلاند و کۆریای باشوور و فلیپین پێشنیازیان کرد کە ئەگەر ڤێتنامی باکوور لە جەنگەکە پاشەکشە بکات ئەوە لە ماوەی 6 مانگدا هێزەکانیان لە ڤێتنام دەکشێننەوە. بەڵام حکوومەتی هانۆی پێشنیازەکەی بە توندی ڕەت کردەوە. ئەمریکیەکان دوای ئەوەی لە ڕێگەی تەلەڤیزیۆنەوە وێنەی بردومانە بەهێزەکانیان دەبینی و ئاگاداری ناڕەزایەتی سەربازەکانیش بوون لە بەری جەنگدا نزیکەی 35,000 کەس لە تشرینی یەکەمی 1967 لە بەردەم وەزارەتی بەرگری ئەمریکا گرت بوونەوە و ناڕەزایەتیان لە بەردەوامی جەنگەکە نیشاندا و دەیانوت
قوربانیە سەرەکیەکانی جەنگی ڤێتنام هاوڵاتیانی سیڤیلی ئەو وڵاتەن نەوەک هێزەکانی ڤێتنامی باکوور. دەشیانوت ئەمریکا پشگیری لە حکوومەتێکی دیکتاتۆری گەندەڵی سایگۆن دەکات لە ڤێتنامی باشوور. ساڵی 1968 کە ژماری سەربازە ئەمریکیەکان گەشت بووە 550,000 سەرباز، جەنەراڵی ڤێتنامی ڤۆن گوێن گیاپ هاوڕێی هۆچێمێنە بەهێزێکی نزیکەی 70,000 کەسیەوە شەڕێکی دەست پێ کرد و بەهۆیەوە شۆڕژگارەکان توانیان پێشڕەوی بکەن بە ئاراستەی باشوور تا گەیشتە سایگۆن پایتەختی ڤێتنامی باشوور و لەگەڵیشیدا هێرشەکان بۆ سەر سوپای ئەمریکا لە شارەکە دەستی پێکرد. ئەگەرچی شۆڕژگەڕەکان ژمارێکی زۆریان لەدەستدا بوو، بەڵام کاریگەری دەرونی شەڕەکان لەسەر ئەمریکا زۆر تون بوو. لەو نێوەندەدا و دوای ئەوەی زیانی ژیانی و مادی زۆر بە سوپاکەیان گەیشت، لە ناوخۆی ئەمریکا داواکان زیادی کرد بۆ کۆتایی هێنان بە جەنگەکە و شارەکان خۆپیشاندانی گەوریان بەخۆبینی و دەستگاکانی ڕاگەیاندنیش بە خراپی باسییان لە مامەڵەی نامرۆڤانی سوپای ئەمریکا دەکرد دەرحەق بە هاوڵاتیانی سیڤیل لە ڤێتنام کە بەناوبانگترینیان ڕەشەکوژی ژەنەراڵی ئەمریکی ویلیام کالی بوو لە گوندی مایلای ساڵی 1968 کە تیایدا 504 گوندنشین کوژران و ساڵی 1970 ژەنەراڵەکە لەسەر ئەو تاوانەی دادگای کرا. ئەوەش بووە فشارێک لەسەر لیندۆن جۆنسۆن سەرۆکی ئەمریکا کە خۆی بووە دووەم خولی سەرۆکایەتی کاندید کردبوو بەوەی بۆردومانکردنی ڤێتنامی باکوور ڕابگرێت و دوای مانگ و نیوێکیش دانوستانی لەگەڵ ڤێتنامیەکان لە شاری پاریس دەست پێ کرد. دوای ئەوەی ڕیچارد نیکسۆن لە هەڵبژارنەکاندا بەسەر لیندۆن جۆنسۆندا سەرکەوت و لە 20 مانگی 1969 بووە سەرۆکی ئەمریکا، بڕیاریدا 25,000 سەربازی وڵاتەکەی لە مانگی ئابدا پاشەک شەب بکات لە ڤێتنام و لە کۆتایی ساڵیشدا 65,000 سەربازی تر ئەو وڵاتە جێبهێڵن. بەڵام لەگەڵ ئەوەشدا نەکشانەوەی ئەمریکا لە ڤێتنام و نەکۆچی دوایی هۆچێمێنە سەرۆکی ڤێتنامی باکوور لە 3 ئەیلولی 1969 بوونە هۆکار بۆ ڕاگرتنی ئەو جەنگە سەختە، چونکە لە دانوسانەکانی پاریسدا ڤێتنامی باکوور کشانەوەی تەواوی هێزەکانی ئەمریکایان کردبووە مەرجی سەرەکی ڕاگەیاندنی ئاگربەست. دەرەنجام لە 25 کانونی دووەمی 1972 سەرۆک نیکسۆن سروشتی دانوستانەکانی ئەمریکا و ڤێتنامی بەنهێنی پێشکەش بە ڤێتنامیەکانی باکوور کرد. لە بەرامبەریشدا مەرجی سەرەکی ڤێتنامی باکوور بۆ ئاشتی لەسەر کارلابردنی وین ڤان فیۆ سەرۆکی ڤێتنامی باشوور بوو لە دەسەڵات لەگەڵ ڕادەستنەکردنی دی لە ئەمریکیەکان تا ئەو کاتێ حکوومەتی واشنتۆن دەستبەرداری پشگیریکردن دەبێت لە حکوومەتی سایگۆن. سەرەتای کۆتایی جەنگەکە کاتێک دەستی پێکرد هێزەکانی ڤێتنامی باکوور لە 30 ئازاری 1972 هێرشێکی کتوپڕیان بۆ سەر ناوچەی کانشتری ئەنجامدا کە لە دەرەوەی ناوچەی ئاگربەستی نێوان هەردوو وڵات بوو. هەرچی وەڵامی ئەمریکاشە هێرشی ئاسمانی زیاتر بوو. لەو کاتەشدا دانوستانە نهێنیەکان لە نێوان هەردوولا دەستی پێکرد بوو ڕاوێژکاری سەرۆکی ئەمریکا بۆ کاروباری ئاسایشی نەتەوەیی کە هێنری کیسینجەر بوو لەگەڵ نوێنەری ڤێتنامی باکوور کۆ ببووە، لەگەڵ زیادبوونی هیواکانیش بەگەشتن بە ڕێگەچارێکی کۆتایی وەک هەوڵێکیش بۆ فشار خستنە سەر ڤێتنامیەکانی باکوور و بەدیهێنانی سەرکەوتن لە گۆڕەپانەکانی جەنگدا تا بەهۆیەوە هەڵوێستی ئەمریکا بەهێزتر بێت. سەرۆک نیکسۆن لە 7 مانگی 12 1972 هەردوو شاری هانۆی پایتەخت و هایبۆنشی بۆردومان کرد و فڕۆکە جەنگیەکانی B-52 بە شێوەیەک بۆڕوومانیان دەست پێ کرد کە پێشتر هاوشێوەی نەبووە. لە هێرشەکاندا ئەمریکا 15 فڕۆکەی لەو جۆری لەدەستدا و 93 ئەفسەری هێزی ئاسمانیش بێسەر و شوێن بوون. لە نێوان مانگی تەموزی 1966 و کانونی یەکەمی 1973 زیاتر لە 503,000 سەربازی ئەمریکی خزمەتی سەربازیان و ناردنیان بۆ جەنگی ڤێتنام ڕەت کردەوە. ئەوەش بووە زیادبوونی دەنگی ناڕەزایەتی لە جەنگەکە و خۆپیشاندانی بەرفراوانی لە ئەمریکا لێکەوتەوە و تیایدا خۆپیشاندەران کارتی خزمەتی سەربازیان دەسووتاند. لە ژێر فشارەکانیشدا حکوومەتی واشنتۆن بڕیاریدا ساڵی 1973 کە سەربازیەکانی بکشێنێتەوە بەر لەوەی ڤێتنامی باشوور ڕوبەڕووی سوپای ڤێتنامی باکوور و
هێزەکانی بەرەی ڤیت کۆنگ ببێتەوە. دوای نزیکەی مانگێکیش حکوومەتی واشنگتن ناچار بوو لە 23 مانگی 1973دا ڕێکەوتنی ئاگربەز لەگەڵ حکوومەتی هانۆی واژۆ بکات کە بە پێی ڕێکەوتنەکە دەبێت هێزەکانی ئەمریکا دوای 2 مانگ لە خاکی ڤێتنام پاشەکشە بکات و لە ماوەی 15 ڕۆژیشدا دیلەکانی یەکتر ئازاد بکەن. بەوەش بەر لە کۆتایی مانگی ئازار دوایین سەربازی ئەمریکا لە وڵاتە پاشەکشەی کرد. لەو نێوەندەشدا دۆسەی ئابڕووبەرەی وۆتەرگیت کە ڕیچارد نیکسۆنی ناچار کرد لە نۆی ئابی 1974 دەست لە پۆسی سەرۆکی ئەمریکا بکشێنێتەوە، وای کرد ئەمریکا چیتر نەتوانێت پاڵپشتی حکوومەتی سایگۆن بێت و لە 21 نیسانی 1975 وین ڤاوتیۆ سەرۆک وەزیرانی ڤێتنامی باشوور دەستی لە کار کێشایەوە. بەڵام شەڕ لە نێوان هەردوو بەشەکەی ڤێتنام بەردەوام بوو تا 30 نیسانی 1975 هێزەکانی ڤێتنامی باکوور شاری سایگۆنی پایتەختی ڤێتنامی باشووریان کۆنتڕۆڵ کرد و دواتریش ناوی شارەکەیان بۆ هۆچی می نەگۆڕی. ساڵی 1976 هەڵبژاردنی ئەنجومەنی نیشتیمانی ڕێگەی خۆشکرد بۆ یەگرتنەوەی هەردوو بەشی باکوور و باشووری ڤێتنام. لە کۆتاییشدا جەنگەکە بەکشانەوەی سوپای ئەمریکا لە ساڵی 1976 و یەگرتنەوەی هەردوو بەشەکەی ڤێتنام لە ژێرناوی کۆماری سۆشیالیستی ڤێتنام کۆتایی هات. بەڵام توندوتیژیەکان بۆ ماوەی زیاتر لە 15 ساڵی تر لە چەند ناوچەیەکی خاکی ڤێتنام بەردەوام بوو. کاریگەریەکەیشی گەشتە وڵاتانی دراوسێ وەک چین و کەمبۆدیا. وەک مێژوو نووسان باسی لێوە دەکەن جەنگی ڤێتنام بە یەکێک لە خوێناوی ترین جەنگەکان لە جیهاندا ناو دەبرێت و هەندێک لە ئەمریکیەکان پێیان وایە جەنگێکی بە وەکالەت بووە لە سەردەمی جەنگی ساردا. هەندێکی تریشیان دەڵێن هیچ پاساوێک نەبوو تا بچنە زۆنگاوی ڤێتنامەوە. زیانە گیانەکانی ئەمریکا لە ماوەی نزیکەی 10 ساڵ و 2 مانگ لە جەنگ زیاتر لە 58,000 کوژرا و زیاتر لە 153,000 بریندار بوو لەگەڵ 587 دیلی مەدەنی و سەربازی کە دواتر ئازاد کران. بەوەش ئەمریکا هەموو هۆکارێکی دارایی و دیبلۆماسی و سەربازی بەکارهێنا تا ڕێگە بگرێت لەوەی ڤێتنام ببێتە دەوڵەتێکی کۆمۆنیست. بەڵام ئامانجی واشنگتۆنی نەپێکا. لەگەڵ کۆتایی جەنگەکەدا هێزەکانی ئەمریکا دوو هێندەی ئەو بۆمبانەی ئاڕاستەی وڵاتی تەوەری کردبوو لە جەنگی جیهانی دووەمدا ئاڕاستی خاکی ڤێتنامی کرد کە ڕووبەرەکەی تەنیا هێندەی ویلایەتی نیو مەکسیکۆ دەبوو لە ئەمریکا. لە بەرامبەر هەر دۆلارێکیش لەو زیانە دارایی بە ڤێتنام دەگەیشت ئەمریکا $10 زیانی دەکرد. بەپێی راپۆرتەکانی وەزارەتی بەرگری ئەمریکا پینتاگۆن ئەو وڵاتە نزیکەی $168 میلیارد لە جەنگی ڤێتنام خەرج کردووە کە بۆ ئێستا بێت سەر و تریلیۆنێک $1 دەکات. بەڵام بەپێی هەڵسانگاندنەکانی ناوەندی ئاسیا بۆ داهاتەکان تێکڕای خەرجەکانی ئەمریکا لە جەنگەکەدا لە نێوان 300 بۆ 900 میلیارد دلار بووە کە زۆربەی لە موچەی سەربازەکاندا خەرج دەکرا کە بە درێژایی جەنگەکە 2,600,000 سەرباز خزمەتی سەربازیان لە وڵاتە کردبوو. هەروەها 4,900 فڕۆکەی هێلیکۆپتەر و زیاتر لە 3,700 فڕۆکەی جەنگی تێکشکا بوون. لە کۆتایی جەنگەکەشدا ڤێتنامیەکان دەستیان بەسەر چەک و کەلوپەلی سەربازی ئەمریکا داگرت کە بەهاکانیان بە زیاتر لە $2 میلیارد خەمڵێنرا بوون. لە ماوەی جەنگدا و لە پێناو پڕکردنەوەی داواکاری و پێداویستەکانی جەنگ کارگەکان لە ئەمریکا لە بەرهەمهێنانی کاڵای بەکاربەرەوە گوێزرانەوە بۆ کەلوپەلی سەربازی. ئەو گواستنەوەیش لەگەڵ چەند هۆکارێکی تر تێکڕای هەڵاوسانی بەرز کردەوە و زیانی بە ئابووری ئەمریکا گەیاند. هەروەها خەرجیە سەربازیە گەورەکانیش کورتێنانی لە بودجێی گشتی دروست کرد. ئەمریکا کە کاتێک چووە ناو ململانی ڤێتنامەوە وەک زلهێزێک شانازی بە سەرکەوتنە بەهێز و یەکلاکەرەوەکەیەوە دەکرد بەسەر وڵاتانی تەوەردا لە جەنگی جیهانی دووەمدا. بەڵام دۆڕاندنەکەی لە جەنگی ڤێتنام جیهانی بەگشتی و ناوخۆی ئەمریکای تووشی شۆ کرد و گومانی لە توانای سەرکردە و فەرماندەکانیەوە دروست کرد. لە دوای جەنگەکەش ئەمریکا لە ڕووی سیاسی و سەربازی و ڕۆشنبیریەوە گۆڕانکاری بەسەردا هات. وای لێ هات ئەمریکیەکان گومانیان لە دامەزراوە سیاسیەکان بە تایبەت حکوومەتدا لەلا دروست بوو بە شێوەیەک لێکەوتەکانی بڕیارە ناوخۆی نودەڵەتیەکانی سەرۆکەکانی ئەو کاتی ئەمریکا تا ئەمڕۆ بەردەوامە. هەروەها جەنگی ڤێتنام
ڕنگدانەوەی لەسەر ژیانی کۆمەڵایەتی و ڕۆشنبیری لە ئەمریکا دروست کرد و وا باسی لێوە دەکرێت بێ ئامانج بوو، درێژخایەن بوو، بنکەی جەماوەری نەبوو. هەرچی زیانێکیانەکانی جەنگەکەشەکە ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو زیاد بوون دەچوو، گەشت بووە 58,220 کوژراو. ئەوەی سەلماند ئەمریکا بەرپرسیارێتی زۆر کەوتۆتە سەرشانی. وێڕایتاڵی کشانەوەکەیش جێرالد فۆرد سەرۆکی ئەمریکا ساڵی 1975 ڕایگەیاند بوو ناکرێت ئەمریکا ئەو هەستی شانازیە بەدەست بهێنێتەوە کە پێش ئەو جەنگە هەیبوو. وتیشی وێڕای کارەساتەکانی جەنگەکە لەسەر وڵاتەکەی بەڵام کۆتایی جیهان نییە. بەڵام زۆرێک لە مێژوونووس و سیاسەتمەداران بۆ چوونی تریان هەیە و دانیان ناوە بە شکستی سەرکردایەتی ئەمریکا، ئەگەرچی تا ئێستا مشتومڕەکان بەردەوامن لەبارەی ئەوەی ئایا شکستەکە زیاتر سیاسی بوو یا سەربازی، چونکە بۆ زۆرێک لە کەسایەتیە سەربازیەکانی ئەمریکا وڵاتەکەیان هیچ جەنگێکی گەورەی جێگیری نەدۆڕاندووە و ئامانجیش لە تێوەگلانی لە جەنگەکە مەرج نییە بردنەوەی یەکلاییکردنەوەی جەنگەکە بێت لە بەرژەوەندی خۆی، بەڵکو زامنکردنی ئامانجی سیاسیە. دەژڵێن هیچ هەڵسانگانێکی پراوپر نییە بۆ جەنگ، چونکە سروشتەکەی کاری سیاسیە و جەنگیش کارێکی توندوتیژیە بۆ ناچارکردنی دوژمن تا خواستەکانیان جێبەجێ بکەن. هەر بەوتەی بەشێک لە کەسایەتیە سیاسی و سەربازیەکان زیانێ ژیانیەکانی ڤێتنام لە جەنگەکە زۆر لە زیانی ژیانیەکانی سەربازانی ئەمریکا زیاتر بوو. هەر بۆیە ئەمریکا لەسەر ئاسی استراتیژی لە جەنگەکە نەدۆڕا. بەڵام قەبارەی زیانەکان بەس بوون تا ناڕازایەتی لە ناوگەلی ئەمریکا لێ بکەوێتەوە کە ئەوەش لیندۆن جۆنسۆن سەرۆکی ئەمریکای ناچار کرد خۆی بۆ دووەم خولی سەرۆکایەتی کاندید نەکاتەوە و ڕیچارد نیکسۆنیش ناچار بکرێت بە کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە ڤێتنام. ئەوە لە کاتێکدایە جەنگی ڤێتنام بەشێک بوو لە جەنگی سارد کە دوای 15 ساڵ لە کۆتایی هێنانی واشنگتۆن بۆی دەرکەوت شکستی هێناوە و ڕکابەرە ڕاستەقینەکەی شیکەیەکێتی سۆڤێت بوو نەما و هەڵوەشایەوە. هەندێک پێی وایە کاتێک بیر لە جەنگی ڤێتنام دەکرێتەوە بابەتی هەڵوەشانەوەی یەکێتی سۆڤێت لە یاد دەکرێت. هەر بۆیە شکستی ئەمریکا لە ڤێتنام لە ڕوانگەی میدیا و پەیوەندیە گشتیەکانەوە بە جۆرێکی ترە. ململانی ڤێتنام زۆرجار بە شەڕی تەلەڤیزیۆنی ناو دەبرێت کە ئەو کات دیمەنەکانی جەنگەکە وێنەیان دەگیرا و دواتر بۆ تۆکیۆ دەگوازرانەوە و لەوێشەوە لە ڕێگەی مانگی دەستکردەوە دەگەیشتە ئەمریکا. ئەوە ژوای کردبوو بۆ یەکەم جار جەنگەکان بەڕاستە و خۆ لە ماڵەکانی ئەمریکا ببیندرێن. لێرەوە ڕۆڵی دەستگاکانی ڕاگەیاندن لە جەنگی ڤێتنام بوونە جێگەی مشتومڕی بردەوە. هەندێک پێی وابوو ڕاگەیاندن ڕۆڵی گەورەی لە شکستێنانی ئەمریکا لە جەنگەکە گێڕا کاتێک دەستگاکانی ڕاگەیاندن بە ئاڕاستی راپۆرتە نێگەتیفەکان کاریان دەکرد. ئەوە ژوای کرد پشگیری ناوخۆیی لە جەنگەکە کەم ببێتەوە و دژی بن. جگەلەوە ڕووماڵە بێسانسۆرەکانی جەنگەکە زانیاری گرنگیان بەهێزی دوژمن دەبەخشی. کاتێک ئەمریکیەکان جەنگەکە دەهێنەوە بەرچاویان بیر لە وێنەی هاوڵاتیەکانیان دەکەنەوە کە چەند خەمبار بوون بە گیان لە دەستدانی ڕۆڵەکانیان و بێسەر و شوێن بوونیان. بەڵام ئەگەر بە ئاراسەیەکی تر باز لە نەهامەتیەکانی گەلی ڤێتنام بکرێت کە لە ماوەی داگیرکاریەکانی فەڕەنسا و ژاپۆن و ئەمریکا دووچاری ببوونەوە لە برسێتی و ڕەشەکوژی، ئەوە خەمی ئەو گەلە زۆر لە خەمی ئەمریکیەکان زیاترە. زیانە ژیانەکانی گەلی ڤێتنام بە نزیکەی 2 ملیۆن کەس مەزەن دەکراوە. هەروەها 3 ملیۆنی تریش بریندار بوون و نزیکەی 12 ملیۆن هاوڵاتیش ئاوارە بوون. جگەلەوە جەنگەکە ئابووری و ژێرخانی ڤێتنامی خاپور کرد و برسێتی گەورەی بەدواداهات. هەرچی پرۆسەی ئاوادانکردنەوەیشە زۆر بە سستی بەڕێوە دەچوو. کاتێکیش ئابووری ڤێتنام ساڵی 1986 چووە بازاری ئازادەوە، دۆخی ئابووری ئەو وڵاتە بەرەو باشی دەچوو. هەروەها داهاتی نەوت و سەرمایی و بەرهێنەرە بیانیەکان هێندەی تر ڕۆڵی ژێڕا لە بژاردنەوەی. هەرچی پەیوەندیە دیبلۆماسی و بازرگانیەکانی نێوان ڤێتنام و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاشە لە ساڵانی 90ەکانی سەدەی ڕابردوودا ئاسایی بوونەوە. پێش جەنگی ڤێتنام میدالیای شەرەف کە بەرزترین خەڵاتە لە ئەمریکا بەو کەسانە دەبەخشران کە ژیانیان دەخستە مەترسیەوە و سەربازانی دوژمنیان دەکوشت و لەو پێناوەشدا زۆرێکیان ژیانیان دەبەخشی. بەڵام لە کاتی جەنگی ڤێتنام پێوەرەکانی بەخشینی میدالیاکە گۆڕدرا، چونکە بەوانەش دەدران کە ژیانی خۆیان دەخستە مەترسیەوە لە پێناو ڕزگارکردنی ژیانی هاوڕێیەکانیان لە جەنگەکەدا. جگەلەوە بۆ پێی بەشێکی زۆری ئەمریکیەکان لە کاتی جەنگەکەدا سامانێکی زۆریان بەدەستێنا بوو، کارێکی پێویست بوو هەستی چینەکانی تری کۆمەڵگە ڕابیگیرێت. ئەوەش لە ڕێگەی پێدانی خەڵات و مەدالیای ڕێزلێنان لە شوێنی کارەکان و ناوەندەکانی خوێندندا. بەشێک لە مێژوونووسان پێیان وایە هەموو شتێک دەربارەی جەنگەکە نەرێنی نەبووە،
چونکە ڤێتنام گەنجانی ئەمریکایی لە نەژاد و پێکاتە جیاوازەکانی کۆکردەوە و ناچاری کردن متمانە بە یەکتر بکەن و دواتر ڕۆڵی کارای ژێڕا لە پێکەوە ژیانی ڕاستەقینە لە کۆمەڵگای ئەمریکیدا. لە ئێستاشدا پێگەی شەڕەکە لە دیدگای ئەمریکیەکان لە پاشەکشەدایە، چونکە لە سەدا 65 ئەمریکیەکان لەم کاتەدا تەمەنیان لە 45 ساڵیەوەیە. هەر بۆیە هێندە بیر لە جەنگەکە ناکەنەوە، چونکە تیایدا نەژیا بوون. هەروەها جەنگەکانی ئەمریکا لە عێراق و ئەفغانستان و جێگیرکردنی هێزەکانی لە سووریا و ململانیەکانی لەگەڵ چیرۆڕوای کردووە بیرکردنەوە لە جەنگی ڤێتنام کەمتر ببێتەوە و ئەوانی تر بەسەریدا زاڵ ببن. هەروەها جەنگی ڤێتنام شێوازی تێڕوانینی هاوڵاتیانی ئەمریکای گۆڕی بۆ سیاست، چونکە لەو کاتەوە ڕاهاتبوون لەسەر درۆکردنی سەرکردە سیاسیەکانیان سەبارەت بە هەندێک ڕووداوی جەنگەکە و ژماری کوژراوەکان. ئەوە ژوای کردبوو مشتومڕی زۆر لە نێو هاوڵاتیاندا دروست ببێت و هاوڵاتیان بە سادەی دەیانوت سەرۆک لیندۆن جۆنسۆن درۆ دەکات. ئەوەش هەڕەشەیەک بوو بۆ دیموکراسی و گەلیشی بێ ئومێد کرد لە خواستەکانی بۆ دروستکردنی گۆڕانکاری. هەروەها جەنگی ڤێتنام شۆکێکی نەتەوەیی بوو کە کەلتوری ئەمریکایی بە شێوەیەکی ڕیشەیی گۆڕی بە سینەمایشەوە کە زیاتر لە 35 فیلمی جۆراوجۆر لە باری جەنگەکەەوە بەرهەمهێنرا بۆ بەرجەستەکردنی ئەزمموی ئەو سەربازە ئەمریکیانەی کە لە دەرەوە شەڕ دەکەن بۆ بینەرانی فیلمی سینەمای ئەمریکی. زۆربەیشیان پەیوەست نەبوون بە ئەفسەر و کەسایەتیە بەناوبانگەکان لە مێژووی سەربازی، بەڵکو ناوەرۆکەکانیان شەڕی تاکە کەسی سەربازەکانی هێزی پیادە بوون. لەلایەکی ترەوە فشارەکانی کشانەوەی ئەمریکا لە ڤێتنام ئەنجامی زۆر گرنگی هەبوو بۆ سەرۆک نیکسۆن لە کۆشکی سپی، چونکە سیاسەتی کرانەوەی لەگەڵ چین دروست کرد. گەشتەکەی نیکسۆن بۆ پەکین لە شوباتی 1972دا کاریگەریەکی زۆری لەسەر ڕووداوەکانی داهاتوو دروست کرد کە هەندێک پێی وایە لێ نیشتنەوەی کەشتیوانە ئەمریکیەکان لەسەر ڕووی مانگ زۆر زیاتر بوو. بۆ پێی ئەو سیاسەتە وای کرد چین لە دوای پتەوکردنی پەیوەندیەکانی لەگەڵ ڕۆژئاوا ببێتە هێزێکی ئابووری و سیاسی جیهانی. ئەو کات نیکسۆن دوژمنی سەرسەختی بیری کۆمۆنیزم بوو، بەڵام ئەو هەنگاوەی بۆیەنا تا لە ڕێگەی چینەوە بتوانێت فشار لە سەرەکیەتی سۆڤێت دروست بکات، هەروەها لە ڕێگەی چینەوە بتوانێت جەنگی وڵاتەکەی لەگەڵ ڤێتنام کۆتایی پێبهێنێت. بەڵام دۆسەی ئابڕووبەری وۆتەرگەیت بووە هۆی دەست لە کارکێشانەوەی نیکسۆن لە ساڵی 1974دا کە تاکە دەست لە کارکێشانەوەی سەرۆکایەتیە لە مێژووی ئەمریکا. هەر بۆیە گەشتەکەی نیکسۆن بۆ چین و بڕیاری دەست لە کارکێشانەوەکەی لە دوای ئابڕوچوونەکەی وۆتەرگەیت نەخشەی سیاسی بۆ چەندین ساڵی دواتر کێشا و هیچ کام لەو دوو ڕۆداوەش ناتوانرێت لە ڕوودا و ئازارەکانی جەنگی ڤێتنام جیا بکرێنەوە کە لە هەمان کاتدا ڕوویاندا بوو. بەوتەی مێژوونووسان ئەمریکا بەبێ زیادەڕۆیی نەیتوانی تاکە ئامانجێکیش لەو ئامانجانەی لە پێناویدا لە شەڕی ڤێتنام تێوەگلا بەدەست بهێنێت، چونکە سەرکردایەتی سیاسی و سەربازی ئەمریکا بە هەڵە خوێندنەوەیان بۆ پاڵنەرەکانی ڕێکابەرەکەیان کردبوو لە جەنگەکە. هەروەها بە هەڵەش خوێندنەوەیان بۆ بارودۆخی سەرزەوی گۆڕەپانی جەنگەکە کردبوو کە دەیانویست بە تەکنیشێکی سەربازی نالۆژیک کە لەگەڵ سروشتی جوگرافیای ڤێتنام و ورەی بەرزی دوژمندا ناگونجێت ئەو شەڕە بکەن و بەسەر دوژمنیشدا سەر بکەون، کە ئەوەش ئەنجامەکەی بوو. Around your land, but by and by the stones will crumble down. Spend your life for what it's worth, but one day you'll return to earth and leave your DNA above the ground. Whoa, we're only here for a short while. Better take it with a smile and try. Take it all in stride. All in stride.